لە سۆنگەی باوەڕی تەواوم بەوەی کە پێویستە ئامانج لە پۆست و پلەپایە خزمەتکردن و بەجێهێشتنی کاریگەری ئیجابی بێت لەسەر ژیان و گوزەرانی تاک بە تاکی خەڵکی کوردستان. هەروەها لە سۆنگەی ئەوەی هەرگیز پەشیمان نیم لەوەی لە ڕابردوو لە کارەکانم وەکو سکرتێری پەرلەمانی کوردستان و هەمویان جێگەی شانازین بۆ من. هەروەها لەگەڵ وەفاداریم بۆ ئەو سوێندەی خواردومە بە خودای مەزن و ئەوەشی کە خەبات و بەشداری ئایندە بۆ کاری پەرلەمانەوی و بەدەمەزراوەیکردنی بە دروست دەزانم، بەڵام لە ئێستادا ئاسۆیەکی ڕوون نابینم تایبەت بە ڕۆڵ و کاریگەری پەرلەمان. هەر بۆیە دەست لە کارکێشانەوەی خۆم لە پۆستی سکرتێر و ئەندامەتی پەرلەمانی کوردستان پێشکەش دەکەم. لە کۆتاییشدا ڕێز و حرمەتی خۆم دووپات دەکەمەوە بۆ هەر یەکە لە بەڕێزان سەرۆک و جێگری سەرۆکی پەرلەمان و هەموو هاوپیشەکانم و خەڵکی بە شەرەفی کوردستان. خوای گەورە خاک و خەڵکی کوردستان بپارێزێت